مەحبی دەفەرمێ خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێچاوە، قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم، لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ، لەبەر پیری سرم خۆی ناگرێت و تازە پێدەگرم. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. سپاس و ستایش بۆ خوای گەورە، درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چاومان محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم. سڵاو و ڕێز و حرمەت و خۆشەویستیشم بۆ ئێوەی عەزیز و خۆشەویستەیە. داواکەم لە خوای گەورە تەواوی تەعات و عیبادەتەکانمان لێ قبوڵ بکە و بمان کاتە مرۆڤێکی ڕاساڵ و بە ئامانج و بە پەیام لە ژیاندا تا بتوانین دنیا بکەینە مەزرعە و کێڵگەیەکی بەبەرهەم بۆ قیامەتمان و بە ڕووسوری و سەرفرازی بگەڕینەوە حزوری خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم. ئەرک و وەزیفە و ئامانجی مرۆڤ چییە؟ یەکێک لەو فەلسەفە قوڵانەی ئاینی پیرۆزی ئیسلام وەڵامدانەوەی ئەو پرسیارە هەتایانەیە کە مرۆڤ بۆچی هاتووە، ئەرکی چییە و بۆ کوێ دەڕوە. بێگومان لە ئێستادا مرۆڤ بەهۆی ئەو هروژم و شەپۆلە سەرمایەداری و مادەپەرستێتی کە ڕووی لە مرۆڤایەتی کردووە، زۆر بێ ئاگا و ناهۆشیارە لەو ئامانج مەبەستەی کە بۆی هاتووە کە ئایا ژیان هەر ئەم 70-80 ساڵەی ژیانی دنیایام ئەگونجێ ئەمە تەنها مەدخەلێک بێ بۆ ژیانێکی بەرفراوانتر. بۆیە مەحبی بەڕەحمەت بێ لە شیعرێکی ترا فەرمێ لە 70 تێپەڕیم و هەفتەیەک بۆ دین و بۆ دنیا، بە کاری خۆم و کاری کەس نەهاتم، وەی چ بێکارم. خۆشەویستان، بۆی ئێمە هەوڵ بدەین زۆر بە ئامانج بژین و ئەرک و یام ئەتوانین بڵێن ڕۆڵ و مەبەستی هەموو پێغەمبەرانی خوش تەنها بۆ ئەوە بووە مرۆڤ لەسەر ڕاستە شەقامی ژیانکردن بەردەوام بێ و بەرەو کەندەڵان و هەڵدێران هەنگاو نەنێ، وەکو خوش دەفەرمێ ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر تەها زەڵمی، دکتۆرە لە تەفسیر و زانستەکانی قورئان، باز لە ئەرک و وەزیفەی مرۆڤی موسڵمانەکەین لە دنیادا. دکتۆریان زۆر سپاس دەکەم، خوای گەورە پاداشت باتەوە. سپاس بە ئێوە، خوای گەورە جەزا باتەوە ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. جەنابی دکتۆر، با لەوەوە بپرسم، قورئانی پیرۆز یا فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم حکمت و فەلسەفەی دروست بوون و ناردنی مرۆڤ بۆ سەرزەوی بۆچی ئەگەرنەوە و ئایا مرۆڤ بۆچی دروست کراوە؟ بەڵێ، بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ ئێوە بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی ئەم کەناڵە ڕەنگینە لە هەرکوێ هەن. بابەتەکە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە و دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردننی ئەم مانشێت و ئەم بابەتە. ئومێد دەکەم خوا لوتفی لەگەڵمان هەبێ و تەوفیقمان بدا کە بتوانین لەم دەرفەتە کورتەیە کە لە خزمەتی ئێوەیان هەندێ سەرەدا و هەندێک گۆشتنیگای جیاجا لەسەر بابەتەکە تاوتوێکین بەو ئامانجی بتوانین ئیزافەیەکمان هەبێ بۆ سەر خەرمانی بیر و مەعریفە و تێگەیشتنە جوانەکانی ئەو بەڕێزانی کە ئاگایان لە بەرنامەکەمانە. بێگومان هودە و فەلسەفەی وجود لە گەردوونا بەگشتی و دواتریش چڕیکردنەوە لە خودی مرۆڤ، بێگومان ئەوە بابەتێکی تازە نییە، جەدەلێکی قەدیمە و چەندین کتێب و چەندین تێز و چەندین نامەی ماجستێر و دکتۆراشی لەسەر نووسراوە و چەندین زانای گەورە و خاوەن پایی بەرزی علمی ئەم بابەتیان تاوتوێ کردووە. لێرە و لەوێ ئێستش جێگای مشتومڕ و قسە لەسەرکردن و سازکردنی سیمینار و مێزگرد و چەندین شتی هاوچەشنی ئەوەیە کە بە بەردەوام قسەی لەسەرەکرێ. چونکە گرنگە ئینسان ئەگەر ئامانج و فەلسەفەی وجودی خۆی دۆزیەوە، خۆی ئەدۆزێتەوە، کە خۆشی دۆزیەوە ئەو کاتە ئیتر ڕێڕەوە ڕاستەکە ئەگرێتە بەر کەمە بەست لە هاتنی بۆ سەر دنیا چییە. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بە یەک لە دوای یەک هاتوون ئەم ڕاستیان جەخت لەسەر کردوتەوە بەوەی کە مرۆڤ بەچی ئەتوانێت ڕێگا ڕاستەکە بدۆزێتەوە، مەسارە دروستەکە بژێرێ، بەوەی کە پەی بە فەلسەفەی وجودی خۆی با. بۆچی هاتوین؟ ئینسان بۆچی دروست بووە؟ ڕۆژانێک بوو ئینسان نەبوو. هەل ئەتا عەلە الئینسان حین من الدهر لم یکن شیئا مذکورا، شەیئی مەذکور نەبوو، شتێک نەبوو کە باس بێ و جێگەی باس بێ بوترێ. بەڵام ئێستا ئێمە هەین. بەڵام ئایا هاتنی ئێمە لە لەدایک بوونەوە دەست پێکا و لە کۆتایی هاتنی ژیانی ئێرەوە ئیتر تەواوە بێ؟ بێگومان ئەمە وەڵامی ئەو پرسیارە ئەداتەوە کە ئێمە بزانین دوای ئێرە بۆ کوێ ئەچین.
چونکە زانیمان بۆ کوێچین ئەو کات ئەزانین ئەبێ چی بکەین ئەگەر قەرار بێ سنووری مردن دوا سنوور و کۆتایی هەموو ژیان بێ ئێتر پێویست ناکات لێرە بە چ مەنهەج و بەرنامەیەکەوە بژی چونکە سنوورداری بەڵام کاتە زانیمان سنوور لە بەردەم ئێمەیان نییە هاتنە دنیاش قۆناغێکە لە قۆناغەکانی تەواوکاری بۆ درێژەدان بە ژیانێکی هەمیشەیی وە تاهەتایی ئەو کات ئەبێ ئەم فەلسەفەیە بدۆزینەوە حکمت لە هاتنە دنیای ئێمە چییە ڕێگە قسەی زۆر لەسەر کرابێ ئەوەی کە بەڕێزی فەرمووت لە پێشەکەتا ئاینەکان هاتوون بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و بۆ کردنەوەی گرێ کوێرە و گرێ ئاڵۆزەکان ئەو سێ گرێ مێژوویە و لە مێژینەی کە مرۆڤ پێوەی گرفتارە باسی ئەوەیە لەکوێوە هاتووی بۆچی هاتووی بۆ کوێ ئەڕۆی قورئان بەڕاشکایی وەڵامی ئەم پرسیاران ئەداتەوە هەر لە سەدەی مەکەیشا وەڵامەکە ئەداتەوە هەر لەو سەرتاوە کە قورئان دابەزێ لەوێوە وەکو بڵێ خەمی ئەم جەدەل و ئەم پرسیارە ئاڵۆزەی مرۆڤایەتی خواردووە کە ئێوە مێشتار خەریک مەکەن بە شتانێکەوە کە وەکو بڵێ وەڵامەکەی ڕوونە و قورئان لە ئەوەڵەوە وەکو بڵێ تەرحیەکە و بەرە ڕووی ئەبێتەوە هەل ئەتى على الإنسان حين من الدهر سوێتێکی مەکیە باسی چیەکە باسی وەڵامدانەوەیەوە کە ئێوە لەکوێوە هاتوون لە عەدەمەوە هاتن بۆ وجود ئەی لێرە چیەکەین ئەگەر بە کورتی قسەکانم کورت بکەمەوە دوو شت لە پشتی هاتنە دنیای ئینسانەوەیە بۆ ئەم سەرزەمینە دوو هوودە دوو فەلسەفەی گەورە دوو پاڵنەر و دوو هۆکاری گەورە یەکەمیان ئینسان بۆ ئەوە هاتووە کە بەینی خۆی و خوا ئاوەدان کاتەوە دۆزینەوەی ڕێگا دروستەکەی پەیبردن بە خواناسیەکی دروست طبعا ئینسان لە دنیاە کاتێ دێتە ژیانەوە پێنج پەیوەندی هەیە ئەبێ ئەم پێنجە دروستکە ئەگەر ئەم پێنج پەیوەندی دۆزیەوە ئەم هێڵە گشتیانەی دۆزیەوە بە دروستی مامەڵی لەگەڵ کردن ئەوە بەڕاستی خۆی دۆزیوەتەوە یەکەمیان پەیوەندی تۆ لەگەڵ خوا دووەمیان پەیوەندی تۆ لەگەڵ ژیان سێمیان پەیوەندی تۆ لەگەڵ ئینسانەکانی تر لەگەڵ مرۆڤ چوارەمیان پەیوەندی تۆ لەگەڵ گردون پێنجەمیان پەیوەندی تۆ لەگەڵ قیامەت تۆ ئەبیسی باسی خواکەن پەیوەندی ئێمە لەگەڵ خوا چ جۆرە پەیوەندیەکە پەیوەندێکی عەبدایەتیە ئەو خوایە ئێمە عەبدین چی ئەکەین و چی ناکەین کاری ئێمەیە چی ئەبێ و چی نابێ کاری خوایە ئەم دوو بازنەیە تێکەڵ ناکەین پەیوەندی ئێمە لەگەڵ ژیانە لەگەڵ ئەم حیاتی دنیاە پەیوەندێکی ئیبتیلائیە خوا ئێمە هێناوە تێرە ئیمتیحانمانەکە و تاقیمانەکاتەوە پەیوەندی ئێمە لەگەڵ گردونا پەیوەندێکی تەسخیریە یعنی ئەخوا ڕامی هێناوە بۆ ئێمە مسەخەری کردو سوودی لێ ببینن پەیوەندی ئێمە لەگەڵ ئینسانەکانی ترا پەیوەندێکی تەعاونیە هاوکاری یەکتر بین بۆی پێکەوە بژین ئەم زەوی ئاوەدانکەینەوە پەیوەندی کۆتاییان ئێمە لەگەڵ قیامەتا پەیوەندێکی ئیستعدادیە ئەمە هەموو وەڵامەکەی لە قورئان و لە دینە وەرەگرین ئەم پەیوەندیانە کە هێڵە گشتەکانمان دۆزیەوە خۆشمان ئامادە کرد بۆ قیامەت یعنی ئێمە خۆمان دۆزیەوە کە ئەبێت چی بکەین ئیتر زانیمان بۆچی هاتوین هاتوینەک بۆ دۆزینەوەی ڕێگا دروستەکەی پەیوەندی بینی خۆمان و خوا دووەمیشیان بۆ ئاوەدانکردنەوەی ئەم سەرزەویە جنابی دکتۆر فەلسەفە بەگشتی و فەلسەفەی پوچگەرایی کاری زۆر لەسەر ڕەشبینی و ناومێدکردنی خەڵک کردووە ئاین کاتێکە مرۆڤەکان نازانێ ئەو دیوی پەردەی بەرزەخ و قەبر و قیامەت چۆنە و تەنها ئەوە مرۆڤە لە ڕێی غەیبەوە ئومێد و گەشتبینی و داهاتووبینی و دووربینیەک بۆ خۆی دروستەکە بەڵام زۆر جار فەلسەفە هاتووە هەوڵی پوچگەرایی و پوچ پەرستی داوە بەرامبەر بە خەڵک ئاین چۆن وەڵامی ئەم پوچگەراییە دەداتەوە ئایا تەنها ئیمان کافیە یا عەقڵ یا عاتیفە چۆن مرۆ ئەو دیوی پەردە ئەو دیوی نەزانراوەکان ئەوەی کە پێی دەگوترێ غەیب بۆ ئەوەی ئامان هەمیشە لای مرۆڤەکان وجود و ئامادەیی هەبێ ئاین چیەکە لەسەر ئەم سەنگەرگرتنەی فەلسەفە بەرامبەر بە مرۆڤ تۆزێک پرسیارەکە فرەڕەهەند و ئیجازەم بە ورد قسە لەسەر مامەتە بکەم یەکەمیان ئەوە بزانین کە سەرچاوەکانی وەرگرتنی ئیلهام بۆ بەدەستێنانی ژیانێکی شایستە بە گەورەی مرۆڤ چەند سەرچاوەمان هەیە وەحیمان هەیە عەقڵمان هەیە باشە ئەزموونمان هەیە لەگەڵ بەحسی علمی و توێژینەوەمان هەیە ئەمانە هەمویان وەحی خەبەری صادقە طبعا یەکێک لە ڕەخنە گەورەکان لەسەر فەلسەفەی پوچگەرایی ئەمەیە کە ئەوان تەنیا پشت بەشتی بینراو ئەبیستن ئاخر ژیان هەر بینراو نییە عالەمی غەیب هەیە و شەهادە هەیە ئەبێ خەڵک مرۆڤ تێبگان ئەوەی ئەیزانێ کەمترە لەوەی کە نایزانێ ئەوەی ئەیبینێ کەمتر لەوەی کە نەیبینیوە ئەوەی بیستوێتی کەمتر لەوەی کە نەیبیستووە هەمیشە پانتایی غەیب فراوانترە پانتایی ئەو دیوی نەبیستن و نەبینین و شتەکان زۆرتر و فراوانترە ئیتر عەجەبە ئیکتفاکەین بەم شتە کەمە سنووردارێکە لە دەروبەری ئێمە هەیە بۆیە پوچگەراکان ناتوانن
بگەنە دڵنیایی و دڵنیایش ببەخشن بۆ چونکە سنووردارن بەڵام ئەوە خەبەری سادقە تەمان ئێمە دوو کەناڵمان هەیە بۆ وەرگتن چاومان هەیە لەگەڵ گوێیە دڵمان هەیە بۆ هەڵسەنگاندن و تەقیمکردن و دانەوە دەی ئێمە کە ئەم چاو و ئەم گوێمان هەیە هەردووکیان بۆچێ بۆ وەرگتنە حیفە ئینسان خۆی بچووکاتەوە تەنیا لە بەکارهێنانی کێ لە کەناڵەکانی کە بینینە ئەوەی نەیبینێ بڕوای پێ نەکا نا ئێمە خەبەری سادق بە تەلەقی و بە نەقڵ بە خەبەر بە بیستنیەت نەک ببینین نەخوامان بینیوە نە پێغەمبەرمان بینیوە نە جبریلی ئەمینمان بینیوە نە باشتمان بینیوە بەڵام بە خەبەری سادق بە ئێمە گەیشتووە خەبەری سادق ئەو کتاب و سونەیە کە لای ئێمەیە لەبەرەوە هەر کەس لەمە بەدوور بوو بەڕاستی ئیتر وەکوبەی لە سا 50 کەمە وتووە لە فەلسەفەی لە بوونی لە تێگەیشتنی لە پەی پێبردن و لێهاتن و پێبوونەکانی ناقصە کەمە لەبەرەوە ئەبێ هەردووکیان دەمتشین ئەمە یەک خاڵێکی تر هەر لەسەر ئەساسی ئەم مقدمەیە ئینسان تەنیا با بڵێن وەکووتمان بە زاهیر و بە ڕووکەش وێنەکەی تەواو نابێ لەو لایشەوە ئاگای لێبێ مرۆڤ هەر مادە نییە مرۆڤ ڕوحە مرۆڤ مەعنەویاتە زانایان دوو جۆر تێگەیشتنیانێ بۆ پێکاتەی ئینسان یەکێکیان ئەڵێن مرۆڤ پێکاتوە لە سێ بەش لە چی و چی لە ڕۆح و لە جەستە و لە چیتریش لە نەفس یەکێک بە دڵ ناوی ئەبا یەکێک بە نەفس ناوی ئەبا هەرێکی بە جۆرێک هەندێکی دەڵێن ناو بچووکتریەکەینەوە ئەکەین بە دوو بەشی سەرەکیەوە لە جەستە و لە ڕۆح ئیتر عەقڵ و نەفس و هەر ناوێکی تی لێ بنین لەگەڵ ڕوحەکایەکەگرێتەوە لێرەوە سەیری ئەوە بکە کە لە حەدیسە مەشهورەکەی عومەری کوڕی خەتابا بیستومانە ئەڵێ ڕۆژێک دانیشتبوون لە خزمەتی پێغەمبەرا ئیطلع عەلەینا ڕەجوڵ شەدید بەیاض الثیاب شەدید سەواد الشعر لا يرى عليه أثر السفر ولا يعرفه منا أحد هەتا ئاخیر پیاوێکی نورانی جوان ڕیشوم و قەترانی ڕەش و پۆشاکێکی سپیسپی وەک شیر و بەفر پیاوێکی ئەوە ئاساری سەفەری پێوە دیار نەبوو سەفەر ئەو کاتە بە وڵاق و ئەسپ و حشتر بووە ئەبوایە هەموو گیانی تەپوتۆز بواە چونکە هی ئەم وڵاتەش نەبوو ناسی لە سەحراوە هاتبێ کەچیڵێ لە نزیکی پێغەمبەرەوە دانیشت سێ پرسیاری جەوهەری لە پێغەمبەری خوا کرد چی بوو پرسیاری کرد ئیحسان چییە ئیسلام چییە ئیمان چییە ئەوە ئەزان ئەم سێ پرسیارە بۆچی لێوا تەڕح بووە لەبەر ئەوە ئەم سێ پرسیارە بەرامبەرە بە سێ پێکاتە سەرەکیەکەی مرۆڤ پێکاتوە لە چی عەقڵە ڕوحە جەستەیە بۆ عەقڵ ئیمان بۆ ڕوح ئیحسان بۆ جەستەش ئیسلام بەم شێوەیە ئەگەر ئەم بابەتە ورترکەینەوە من پێم وایە لە هەر جوڵەیەکە بۆی ئەو بینەرە بەڕێزانی بە دیار ئەم بەنامەوە دانیشن بڵێ من چی بکەم وانە بۆ هەر جوڵەیەکی ئێمە لە ئەرزی واقع و کایەکانی ڕۆژانی ژیانمانە ئەبێ سێ بازنە لەبەر چاو بگرین بینی خۆمان و خوا خۆمان و خۆمان و خەڵک هەموو شێر خێیە خۆمان و خوا و خەڵک وانە بینی خۆمان و خوا بەچی مەسەڵەن بۆ تۆ هەرچیەکەی خوات لەبیر بێ خۆت لەبیر بێ خەڵکی لەبیر بێ یعنی ئەم سێ بەشەی تیاوێ بەشی خوای تیاوێ بەشی خۆتی تیاوێ بەشی خەڵک لێرەوە وەڵامی ئەو پرسیارەش بدەمەوە کە هەندێک بە هەڵە تێگەیشتوون پیان وایە ئیخلاص یعنی ئەوە هەرچیت کرد تەنیا بۆ خۆ بەشی کەسی تیانە بێ ئەمە هەڵەیە بەشی کەسی تیانە بێ نا ئەسڵەن دینداریەکەی من بۆ خەڵک باشە ئێستا وەش بۆ تەوزیحیان یعنی چۆن پێمان وان نەبێ هەرچی لەبەر خاتری خەڵک بوو شرکە خوا لەبەر خاتری خەڵکە بگردونە دروست کردووە لەبەر خاتری خەڵک پێغەمبەرانی ناردووە لەبەر خاتری خەڵک قورئانی ناردووە هەر لەبەر ئینسانەکان و خەڵکە بەهەشت و جەهەنەمشی دروست کردووە لەبەر ئەوە ڕعایەتکردنی خەڵک و حەزی خەڵک و ڕەزامەندی خەڵک لە هەموو سیاقێکا شرک نییە لە سیاقی تایبەتە شرکە کە ئەگەر تۆ مەبەستی ڕەزامەندی خوا نەبێ و خەڵک بێ خوا خەڵک بێتە ئاستی خوا نەعوذ بالله من نوێژەکەم بەڕێز و ڕۆژ و ئەگری ئەویتر زەکاتەدا ئەمە چۆن بەشی خوای تیابێ بەشی خۆی تیابێ بەشی خەڵکی تیابێ ئەو نوێژەی بەڕێزت ئەیکەی بەشی خوا لە چییە لە ئیخلاسی دڵ و نیەت و تەنها بۆ خوایەکەی بەشەکەی خۆت لە چییە لەو ئاسوودەی دڵ و دەرونەی کە بەوەی کە چیتە جوان لە حوزوری خوای ڕازوونی ئاسەکەی جگە لە پاک و خاوێنی جەستەی و ڕیاضەکەی و کۆمەڵەشتی تر ئەی بەشی خەڵک چییە بەرهەمی نوێژەکە بۆ خەڵکە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر من كان يجب كرد يتنبى زمان فحشام هي نبى أن دام كان جستم منكر ما آخر فحشاء ومنكر بيقعاتن معناها يجيني أجر بجاجهاتن هري كان هردو معناها كيجيني بلام كبيقعاتن فحشاء يعني هلا كان زمان منكر يعني هلا كان أندام كان دي هركس من كان يجب كرد يجب من لم دوانا باكا كاتو أجر من زمان باكبو توزرناكي خلتي استفادة مليكا خلتي لدستي زمن ولا زماني من بارز راوا كواتن يجب كام كردناكي نيتكي بۆ خوا بوو کردنەکەی بۆ خۆم و بەرهەمەکەی بۆ خەڵکی بوو ڕۆژ جوایە و زەکاتی جوای هەموو شتەکانی تریش ئاوان لێرەوە بەم تێگەیشتنە قوڵە سێ پرسیارە جەوهەریەکە
ئەم دوو ڕەهەندەی لەخۆ ئەم سێ ڕەهەندەی لەخۆ گرتبوو ئەبێ هەر شتێک بەشی ئێستا نوێژ ناکەی بەشی عەقڵی تایە تەدەبور لە ئایاتەکان دەلیلی تایە بەڵگەهێنانەوەیە وەنیە ئیمامی رازی لە تەفسیرەکەیە لە مقدمش هەر لە یەکەم ئاەتی سوورەی فاتحە تەفسیر ناکە بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمين لا الحمد لله يا الله چی ئەڵێ لە التفسير الكبير ئیمامی رازی ئەڵێ کە تۆڵێ الحمد لله ئەمە دوو دعوە ادعای دوو شتەکەی یەک ئیدعاکەی کە خوا هەیە ئەمە داوایەکە دوو ئیدعاکەی کە شایستەی حەمد و سەنا و سوپاسە باشە دعوا دلیلی پێویستە بەڵگە چێ لەسەرەوەی کە مەوجودە هەیە بەڵگە چێ لەسەرەوەی کە شایستەی حەمدە باشە کاڵێ رب العالمین بەڵگەی لەسەرەوەی کە مەوجودە کاڵێ الرحمن الرحیم بەڵگەی لەسەرەوەی کە مستحقی حەمدە چونکە شایستەی حەمدە لەبەرەوەی کە ڕەحمان و ڕەحیمە سەری ئەم لێکدانەوە چەند جوانە ئەم ئینسانە بەم سێ پێکاتەوە کە تۆ نوێژەکەی بەشی عەقڵی تایە تەدەبورە لە ئایەتەکان بەشی ڕوحی تایە بەوەی کە بەرزە بیتەوە وەسجود وەقتەریب سەجدە بۆ لە خوا نزیک بەرەوە ئەمە ڕوح بەرزە بێتەوە ئێ بەشی خەڵکیشی تایە تۆ لە فەحشا مونکەر پاکە بیتەوە ئەوان ئیسفادە ئەکەن بەم تێگەیشتن ژیان جوانە بێ بەم تێگەیشتنە مەوداکان نزیکە بنەوە ئیتر نێوانەکان بچووکە بنەوە جیایی و تەفرەقە نامێنێ بەم تێگەیشتنە هەموو جۆڵەیەکمان بێتە پەرستش هەموو دنیا بێتە مزگەوت نەک با بزانە عیبادەت هەر لە مزگەوتایە فەلسەفەکەی تر ئەڵێ چی ئەڵێ ئینسان پێکاتۆ لە دوو بەشی سەرەکیە ڕۆح و جەستە ئەمەش هەر شەڕکردنەوەی سێ بەشەکەی پێشووە ئەمەیان چۆن ئاراستە بکەین چۆن تەوجیه بکەین لە واقعی ژیانە ڕۆح لەگەڵ جەستە دوو پێکهانەری ئەم مرۆڤن دەوری ئینسان چییە پرسیارە یەکەمەکەی مقدمەکەی بەڕێزت ڕۆڵی مرۆڤ لە ژیانە چییە طبعا ئەڵێ هەر کەسێ من عرف نفسه فقد عرف ربه مادام ئەسڵی مەبەستی سەرەکی لە هاتنە دنیای مرۆڤ بۆ ناسینی خوایە ئەبێ ئەو ڕێگایانە بگرێتە بەر کە ئیباتەوە بۆ لای خوا کام ڕێگا نزیکترین ڕێگایە بۆ ناسینی خوا خۆناسین نزیکترین ڕێگای خوا ناسینە ئێمە چۆن خۆمان بناسین بەبێت کە بزانین پێگاتوین لە ڕۆح و لە جەستە باشە بەرپرسین ڕۆڵمان ئەوەیە خزمەت بە هەردوو ڕەهەندەکە بکەین خزمەت بە جەستە و لاشەمان بکەین خزمەت بە ڕۆح و ناوەشمان بکەین باشە پرسیار دێتە پێشەوە من ئەبێ بەچی خزمەتی ڕۆحم بکەم بەچی خزمەتی لاشەم بکەم وانە ئەبێ بگەڕێنەوە بۆ سەرچاوەکانی خۆیان سەرچاوی ئەم دوانە پێمان ئەڵێ هەر پێکێکیان بەچی خزمەتەکرێ لاشە لەکوێوە هاتووە خوا فەرمێ لەو گڵە جەستە ئینسانم دروست کردووە ئەگەڕێنەوە بۆ سەرچاوەکەی کە گڵە هەرچی گڵ بەرهەمی بهێنێ ئەبێتە قووت ئەبێتە بژێوی بۆ لاشەی ئینسان ئەو دەغڵ و دانەوێڵە و گژ و گیا و ڕووەک و بەرهەم و میوەکان خزمەتە بە جەستەی ئینسان ئەی ڕۆح لەکوێوە هاتبوو وەنەفەخت فیه من ڕوحی لە بەرزی و ئاسمانەوە لای خۆیەوە هاتبوو کەواتە بۆی خزمەتی ڕۆحکەی لەبێ لە ئەرزابەوەی بگەڕێن نا لە بەرزیەوە هەرچی لە بەرزی و ئاسمانەوە بێ لای خواوە بێ ئەوە ئەبێتە مای خزمەتکردن و گەشەکردن بە ڕوحی ئینسان لای خواوە چی هاتووە پەیامی ئاسمان دوهەمینیان قورئانە قورئان سەرچاوەی گەشەکردنی ڕوحی ئینسانە ئێمە ڕۆڵمان ئەوەیە کە چی بکەین کە خزمەت بەلاشە و بە ڕۆحیشمان بکەین بە گەڕانەوە بۆ سەرچاوەکانیان دەی خوای گەورە هەردووکانی مەمە دەستنیشان کردووە لەم لاوە باسی وحی ئاسمانان بۆکە لەولاوە هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها ئەگەر قسەیەکی ورد لەسەر ئەم بابەتە بکەم هەرچی ڕەبتی بە ڕۆحەوە هەیە خواشتی گەورە گەورەی بۆ بەکارهێناوە هەرچی ڕەبتی بە جەستەوە هەیە بەشتی بچووک و بەشتی کەم و لاوەکی کۆتایی پێناوە تا ئێمە ڕێگا ڕاستەکەمان لێ تێک نەچێ وابزین ئامانجمان ئەوەیە کە خزمەتی جەستەمان بکەین جەستەش وەسیلەیە بۆ خزمەتی ڕۆح سەرنج بدەم کە باسی ڕۆحە خوای گەورە بەسەرەن یەکێک لە شتەکان کە خزمەتی ڕۆحەکە بریتە لە نوێژ بە تایبەت نوێژی جومعە ئاسوودەیەک بە ناقی ئینسانە بەخشێ خوا فەرمێ ئیذا نودیە للصلاة من يوم الجمعة فاسعوا نەکەن بە هێواشی بڕۆن ڕۆیشتنی ئاسایی قبول نییە ئەبێ سعی بکەن یانی لە سەروی ئاساییەوەیە خێرا ڕۆیشتنی داوا کردووە کاتێک کە باسی ئاسوودەیی هەمیشەیی بەهەشتا سارعوا إلى مغفرة من ربكم سابقوا إلى مغفرة من ربكم سارعوا سابقوا چییە یانی پێشبڕکێ لە سەروی سعیەوەیە خێراتر شانەخشێ و پێشبڕکێ بۆ گەیشتن بۆ مەقامە کاتێک کە باسی خودی خوایە گەیشتن بەخوا ئیتر هیچ شتێک نامێنێ نە سعی نە مسابقە نە مسارعەیەکی ففروا إلى الله فرار ڕاکردن ئەو پەڕ ڕاکردن ئەو پەڕ لە فرین بەڵام کە باسی دنیاە فەمشوا في مناكبها
بە مەشی ناوێتی مەشی یعنی چی ڕۆژنی ئاسایی بۆ دنیا شتی ئاسایی حرەکەیەکی ئاسایی کافیە بەڵام بۆ قیامەت نا خۆگەر بە شێوەیەکی منطقی ئەم باسە هەڵسەنگێنن ئینسان لە دنیای 100 ساڵ بژی مقارنەی کا بە عمرێکی بێکۆتایی قیامەت یەک قەترە بە دەریا نییە دی ئەم 100 ساڵە هەر مەشی قابلە فەمشوو وەنیە ئالێرەوە ئەبینین ئەرکی ئینسان چۆنە ئەنجا قسەیەکی لەسەر ئەو تەواوکردنی بابەتەکەی ئەمە کە ڕۆح و جەستە شتێک دێتە پێشەوە ئێمە پێڵێن تەمان دوای 4 و 5 ڕۆژەی عمر هەر کەس چەندی بۆ نووسرا بوو کە تەواو بوو ئەبێت چی بکە پێڵێن مردن ئەبێ کۆتایی بە ژیانی بێت ئایا مردن فەوتان و تیا چوونە بێگومان نەخێر ئەی چییە ڕۆحی لە ئاسمانەوە هات جەستەیەک لە ئەرز دروست بوو ئەم دوانە یەکیان گرت پێی ئەوترێن نەفس نەفس وەختێک نەفسەکە ڕۆحی تیابێ ئەم دوانە جابوونەوەتە بە نەفس نامێنێ ئەبێتە جەستەیەکی بێڕۆح ئەم دوانە یەکیان گرتووە ئەرکێکیان پێسپێراوە 4 و 5 ڕۆژەی عمر بەڕێی ئەکەن بە کاتێکە خوا قەراریە ئیتر ئەم دوانە بێ جابنەوە کە ئەم بەرنامەی ئێمە تەواو بوو چێکن هەر کەسە چێتەوە بۆ ماڵی خۆی کە دەوری ژیان تەواو بوو ڕۆح و جەستە هەر کەسە و یا هەر شتەوە چێتەوە بۆ ماڵی خۆی ڕۆح ئەچێتەوە بۆ بەرزی و ئاسمان جەستە بینەوە بۆ ناخی زەوی و بۆ گەڵ و بۆ گۆڕەکان ئەمە جابوونەوە یەکگرتنیان ژیانی ئێرەی دروست کرد جابوونەوەشیان کۆتایی بە ژیانی ئێرە هێنا بەڵام ئایا ڕۆح لە لاشە هاتە دەرەوە فەوتا نا ئیتر بە مردن پێ ئەنێنە قۆناغێکی تر اینجا دەستپێکی ژیانی هەمیشەی دەست پێەکە وەکو چۆن هاتنە دنیا فەوتان و تیاچوون نەبوو لە دنیا دەرچوونش فەوتان و تیاچوون نییە درێژەدانە بە ڕەوتی ژیان بۆ قۆناغێکی گەورەتر و فراوانتر دکتۆر ئەم هەموو بێ ئاگایی ئێمە لەوەی کە جەنابەت پێت وایە ئەم ژیانی 70 ساڵە مەدخەلێکی بچووکە تۆچی دەنێو باخچەیەکی بەرفراوانەوە چی دەنێو ژیانێکی هەتاتاییەوە ئەم هەموو بێ ئاگایی و غەفڵەتەی ئێمە لە ژیانێکە حەقیقەتەکە یا کرۆکەکە ئەوەیە ژیان و ئەمە هەتا پێم وابێ فەرمودەیە فەرمێ مرۆڤەکان مردوون کە خەوتون کە مردن بە خەبەر دێنەوە ئەم هەموو بێ ئاگاییە بۆچی مرۆڤ بێ ئاگا و غەفڵەتە لە شوێنی ڕاستەقینەی خۆی بیناکردن و ڕوخاندن وەکو یەکنیت ڕاستە ئەو بە بەرنامە کارکردن لەسەر ئەوەی کە مرۆڤ غافڵ بێ و تەنیا ئیکتیفا بە ئێرە بکاو لە دەوری مادە بسوڕێتەوە چڕوپڕ چەندین تاقە و وزە لەو مەدانە سەرفەکرێ چەندین پارە و سەرۆت و سامان لەوە سەرفەکرێ ئەوە یەکێکە لە هۆکارەکان دوورکەوتنەوەی ئێمە لە زەمەنی دابەزینی وحی ئەوەش هۆکارێکی ترە ئینسانەکان لەگەڵ دوورکەوتنەوە کاڵ ئەبنەوە وردە وردە وەکو بڵێ تووشی جەفائی ڕۆحی وشک هەڵاتن و اینجا ڕۆژ لە دوای ڕۆژیش زیاتربوونی پێویستەکانی ژیان و متعلقبوونی ئینسان بە بەدەستێنانی پێویستەکانی ژیان ئەوەندەتر لە مەسارەکە لایەدا ژیان هەتا سادە بێ جوانە یەکێک لە جوانترین ماناکانی ژیان سادەبوونی ژیانە بەڵام ئێستا تۆ لەگەڵ پێشکەوتن و داهێنانی ئەم هەموو هۆکار و وەسائلەی خزمەت گوزار بە ژیانی ئینسان کەچی ژیان ئاڵۆسترە هەموو شتەکەت لە ژوورەکەی خۆتا لەپاڵ تەختی خەوتنەکە تا ئامادەیەک بە کۆنتترۆلەکە تەلەڤیزیۆنەکە تەحکم پێیەکەی سپلەتەکە تەحکم پێیەکەی گڵۆپ و کارەباکە تەحکم پێیەکەی هەموو شتە لەپاڵ دەستی خۆتایە بەڵام ژیانت بە ئەندازی ئەو کاتە خۆش نییە کە ژیانت سادە بوو لەژێر سەقفێکی گڵ و دارابووی بەڵام دڵی ئاسوودە بوو ئەمە پێمانەڵێ ژیان بە سادەیی جوانە ئەوەی کە ئاەتەکە وتم فەمشو فی مەناکیبیە ئەو ئاەتەی تر وەبتەغی فیما ئاتاکە الله الدار الآخرة مای نەکێرەیە وەبتەغی فعلی ئەمرە فیما ئاتاکە الله خوا داوا لە پێغەمبەرەکە خطاب لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم خطابە بۆ ئومەتیش ئەڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەو هەموو دەستکەوت و دەسمایە و سەرمایی خوا بە تۆی بەخشیوە ما وتم نەکێرەیە هەموو دەستکەوت و دەسمایەک ئەگرێتەوە خوا لەوەی کە بە تۆی داوە چی بکە ئیبتەغی الدار الآخرة ئیبتەغی فیما ئاتاکە الله الدار الآخرة قیامەتی پێ بەدەست بێنە ڕەنگە یەکسەر لە یا پرسیارێک سەر هەڵبدا ئەی بۆ دنیا ولا تنسە نەصیبەکە من الدنیا خوا فەرمێ دنیاشی بیر نەچێ وەک بڵێ ئەم ئاەتە پێمان دەڵێ ئاوا سەیری دنیا بکەن کە ئەگەر لە بیریشتان بچێ ئاسایی بێ بەلاتانە
ئەم تێگەیشتنە غایبە لای مسلمانان پێغەمبەران نەماون سەلامی خۆیان لەسەر بێت بەڵام جێگرەوەکان و شوێن کەوتوانی پێغەمبەران بەڕاستی ئەبێ لە ئاستی گەورەی ئەرکەکەی خۆیان نابن ئەمان ئەو ڕۆڵە ببینن داعی و بانخوازەکان ئەم بیرخستنەوەی عەرزی موجتەمع و کۆمەلگا بکەن مسلمانان بێنینەوە سەر خەتی 4 ساڵ بوو قورئان دائەبەزی ئەسحاب جۆرێک لە بتاقەتیان بۆ دروست بوو لە ساردبوونەوە و کاڵبوونەوە خوایەتی بۆ ناد لە خوارەوە ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشع قلوبهم لذکر الله ابن مسعود عليه والله 4 ساڵ بوو وەحی دابەزی بوو هەر لە 4 ساڵی یەکەمە سبحان الله خواڵێ ئەوە بۆ دڵتان وای لێ هاتووە ئەرێ کاتیەوە نهاتوە دڵەکانتان نەرم بنەوە بەم ئاەتە قورئانیانە باشە بارانە بارێ ئەو زەویە وشکەڵات و نەرم ناکاتەوە باران لەکوێوە هات لە ئاسمانەوە ئەی وەحی لەکوێوە هاتووە ئێوە ئەزان لە قورئانی پیرۆدا خوا چی بە ڕەحمەت ناو بردووە دووشت قورئان و باران هو الذي ينشر رحمته من بعد ما قنطوا لدواي ناؤميدي لباران خوا باراني باران والرحمة وما أرسلناك إلا رحمة للعالمين أم تيجيشنا غايبة يا كالب وتوا أرتي بان خوازو ما مستاي آينيو أو كسانك أم أركيان لأستوغرتوا براستي شو روش لفكري بابتك يابن أقل برنامج لنا دم حتى وكو زاتر بيبرين با گرفتەکانی کۆمەڵگا زۆرتر ئەبێ پێی ببین بە گرانی ئەرکەکەمان هەر ڕۆژێک کە ئێمە ڕۆژەکەینەوە ڕوبەڕووی پرسیارێکی نامووی نوێ ئەبینەوە ڕوبەڕووی گرفتێکی نوێ ئەبینەوە ڕوبەڕووی پرسێکی ئالۆز ئەبینەوە ڕوبەڕووی وروژاندنی شوبهات و گریمانەیەک ئەبینەوە ئەمانە وەڵامیان ناوێت بە بەردەوام گەنجی ئەم سەردەمە ئیشی لەسەر ئەکرێ لە خشتە ئەبرێ کتێبی جۆرا و جۆری بۆ چاپ ئەکرێ دوو دڵ ئەکرێ و دڵ ڕاوچەی بۆ دروستەکەی لەسەر مەبدەئەکەی لەسەر عەقیدەکەی لەسەر دینەکەی بۆیە بەڕاستێ ببینەوە مەیدان ئەم ئەرکە ئەچێکی کەم نییە مەسئولەتەکە زۆر گەورەیە هەر گاڵتەش نییە پێغەمبەری خوا بفەرمێ بە حەزرەتی عەلی لئن يهدي الله بك رجلا واحدا خير لك من الدنيا وما فيها بابونيتو خوا هدايتي يكس بدا له هم دنيا باشتر بوتو للروايات اجترا فرمي خير لك مما تطلع عليه الشمس باشتر لو خوتي شخوري بركه للروايات سيما فرمي خير لك من حمر النعم لحشتر السور كجورتين دس ما يسدمي خوي بوتو باشتر اي نابي امد بالنركي بهيز وبقوه به كساني بيابن بين ام ميراته ورغرن ام محراب من بري بيغمر اودان كنوا ريغاكا اودان كنوا دعوة بكنوا خلتي بان كان بو ام ايمان وهدايه ام تيجيشنا جوانا راسته جنابی دکتۆر با من بپرسم وەزیفەی مرۆڤ چییە مرۆڤ ئەبێ چی بکە بۆ نمونە زۆرجا من هەست دەکەم بەقاڵێک شوانێک کرێکارێک هاتوین سزا و هەڕەشەیەکی قارون و فیرعون و تاغوتانی ترمان لەسەر جێبەجێ کرد ینی مرۆڤێکە گونجێ ئایا وەزیفەی مرۆڤ تەنها عیبادەت و پەرستشەکانە یام ئەوەی کە ئێمە هەوڵمان داوە هەموو وەزیفە وەرکی مرۆڤ لە عیبادەتە لەسەر زەوی کورت بکەینەوە و پێمان وایە ئیتر مرۆڤ تەنها ئەگەر عیبادەتی نەکرد ئیتر دەبێت لە ئەرک و وەزیفەی خۆی لابدایانە کامەیە وەزیفە و ئەرکی ڕاستەقینەی مرۆڤ و ئایا مرۆڤ ئێستا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت جیاوازی نێوان عابید و عالم وەکو جیاوازی مانگ لەگەڵ ئەستێرەیەک یان بۆ لە شوێنکە فەرمێ من و خواردترینی ئێوە ئەگەرنەوە کە کاکناسیری سوبحانی بەڕەحمەت بێ ئێواران کە غروبی شەمس بووە بە سەعات سەیری ئەمەی کردووە تێڕامان و تێفکرین تا چەند ئەمانە ئەچنە چوارچێوەی وەزیفەی ئینسانەوە و پێویست ناکە ئێمە هەموو وەزیفە و ئەرک و گەورەی ئەم گردونە و مرۆڤ لە عیبادەتێکە ئەگەر بە بەرچاوی ئێمەوە نەکرێت کورتی بکەینەوە بەڵێ پرسیارەکە وردە تۆزە لەسەر وەستانی ئەوێ باجاری ئەوە ڕاستکەینەوە ئێمە موظفین یا ڕیسالین مسلمان ئەبێ مرۆڤێکی پەیامدار بێ نەک موظف بێ موظف سەعاتی کاری بۆ دیاری کراوە لە بەرامبەرە ڕاتبێکیشی بۆ دانراوە بەڵام پیاوی ڕیسالی مرۆڤی ڕیسالی پەیامدار لا ئەسئەلوکم عەلەیه من ئەجر ئەبێتە شیعار و پەیامی
دروشمی ئەم ئەوەیە من ئەمەش ئەەکەم ئەرکمە بەڵام لە بەرامبەرام چاوەڕێی هیچ پاداشتە لە ئێوە ناکەم چونکەمە ئەرکی پێغەمبەرانە ئەم ئینسانە لەسەر ئەرزا هێندە گەورەیە لای خوا ئەبێ ئاوا بیرکاتەوە ئاوا بژی کاری بێ بەرامبەر بکە طبعاً خۆی لە سفەتەکانی خوا چییە کەریمە کەریم یعنی چی یعنی بەخشینی بێ بەرامبەر خوا بە صفەتی کەریمیەتی خۆی ئێمەی خوڵقاندووە ما غەڕەکە برەبیکە الکەریم الذی خەلەقەکە بە کەریمیەتی خۆی ئێمەی خوڵقاند یعنی هیچمان نایە بەخوا خوا بە لوتفی خۆی ئێمەی بەخشی ئێمەی دروست کرد تەواوە لە مقابلە ئەم ئاەتە ئیلهامی ئەومان هەیەتی کە ئێمە بێ مقابل خزمەت بکەین ئەرکی خۆمان بزانین کە ئەڵێن عیبادەت قسەی دۆم ئەمەیە هەڵەیە پێمان وابێ عیبادەت بریتە لە نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و مزگەوت نا خوا فەرمووی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون نيود إلا ليصلون إلا ليصومون إلا ليؤدون الزكاة ونيا نيود إنسان بۆ نوێژ و ڕۆژ دروست کردووە ئینسان بۆ نوێژ و ڕۆژ دروست نەبووە هەدەفی ئێمە لە ژیانە نوێژکردن نییە ڕۆژوگرتن نییە زەکاتدان نییە مانە هەدەف نین حەز دەکەم ئەم شتانە ببنە وەکو بڵێ مادەیە بۆ تێگەیشتن جوان جوانوەری بگرین هەدەف لە ژیانە ئەوە نییە کە تۆ نوێژ بکەی هەدەفێکی گەورەتر لە نوێژ گەورەتر لە ڕۆژوو گەورەتر لە زەکات و حەج ئەبێ ئێمە بیکەین نوێژ و ڕۆژ و زەکات و حەج وەسیلەی گەیشتنە بەو هەدەفە کامەیە ئەو هەدەفە ئەو هەدەفە بریتێ لە پاڵفتە بوون بە مرۆڤ بوون یا گورجێ مرۆڤ بگاتە مەقامی پاڵفتەیی مەقامی تەسکیە مەقامێک کە ئیتر شایستە بێ خوا لە دنیا و لە قیامەت ڕەحمی پێ بکە مەقامێک ئیتر لە خواوە نزیک بێتەوە ئەگەر سەیری قورئان بکەین کە باسی تەکلیفە خوایەکانەکات لەسەر ئینسان فەلسەفەکەی بەیانەکات لەبەر چی ئەمەی فەرز کردووە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بۆ لعلكم تتقون تا ئێوە پارێزراو بن لە چی لە گوناه لە خراپە کەواتە ڕۆژوو بۆ ڕۆژوو نییە ڕۆژوو وەسیلەیە بۆ شتێکی تر کە پاڵفتەبوونە کە پاکبوونەوەی لە گوناهەکان لە خراپەکان بەشی شەڕەنگێزیمان نەمێنێ لایەنی طبعا عەبدوڵعەزەم قسەیەکی جوانەکە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ مرۆڤ با بڵێ نەفسی ئینسان هێزێکە قابلیەتی خێر و شەڕی هەیە ئەگەر بە خەیرەوە مەشغوڵ و سەرگەرمینەکەی خێرا ئۆتۆماتیکیەن خۆی لە شەڕایە بۆیە بەردەوام ئێمە ئەو نەفسە لە چی بەکاربێنین لە خێرا بەکاری بێنین ئیتر خێر هەر نوێژکردن نییە نوێژ وەسیلەی ئەو خێرەیە کە باسی نوێژەکە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر یعنی بۆیە ئەم نوێژە فەرز کراوە بۆ هەدەفێک کە بریتێ لە پاڵفتەبوونی ئینسان لە فەحشا و منکر بە دوور بێ لە خراپەی گفتار و کردداری بە دوور بێ پاڵفتە ئەبێ ئەی زەکات بۆ چییە تطهرهم وتزكيهم بها هەم ماڵەکە پاکیانەکاتەوە و هەم ماڵەکەش پاکە بێتەوە و هەم تەسکیەشە بێ تەسکیە بە هەردوو معنای هەم پاڵفتەیی هەم گەشەکردن نەشونما خۆ تەسکیە یعنیەوە تەسکیەیانی ئینسان بەوەی کە خۆی پاکەکاتەوە گەشە بە خۆی ئەدا ئیتر ڕۆحی بەرزە بێتەوە ئیتر بە ئاراستەی مەلایکە بەرزە بێتەوە ئینسان لەم ناوەندەیەژی ئێمە سێ جیهانمان هەیە جیهانی بەرز و باڵا جیهانی ناوەند جیهانی نزم و خوارەوە جیهانی بەرز و باڵا فریشتەکانن جیهانی ناوەند مرۆڤەکانن جیهانی نزم و خوارەوە ئاژەڵ و حیوانەکانن ئینسان لە بینی هەردووکیانەیە دنیا و ژیان سراح و ململانەیە کام لایەنی بە قووەت بوو بەرەو ئەوێ ئەڕۆی ئەگەر تەنیا خەمی جەستە بخۆی هەر بە دوای دنیا و شتنایەکانە بگەڕی بۆ ئاستی خوارەوە نزمە بیتەوە ئولائیکە کەالئەنعام بەل هم ئەضەل خوا پەنابا ئەگەر خەمی ڕۆحیش بخۆی بەرز بیتەوە بەرەو ئاستی فریشتەکانە ڕۆی ئەبێ ئێمە ئەم هاوسەنیە بپارێزین دانەبەزین سەرکەوین تەواوە کەواتە عیبادەت بۆچی فەرز بوو نوێژ و ڕۆژ و ئەوانە بۆ هەدەفێ لە خۆیان گەورەتر کە ئینسانە کەسێکی پاڵفتە و پاک و چاک بێ کە ئەگەر پاک بوو بۆ ناخی چاکی لەگەڵ خەڵکی ئەو کاتە ئەوەیە کە خوا داوایەکە ئەوەیە کە خوا داوایەکە اینجا حەج بۆچی بوو الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال يعني بۆ ئەوەیە کە تۆ ئەمە نەمێنێ نزمانی خراپ بێ نەکردداری خراپ بێ کەواتە ئەمانە وەسیلەی شتێک گەورەتر لە خۆیانن کە ئەو شتە ئەبێتە هەدەف لە ژیانە کە بتێت لە پاکی و پاڵفتەیی تۆ بە دوو ئاراستە ئیشکە بینی خۆت و خوا بەردەوام ڕوحی لە بەرزیابێ بینی خۆت و خەڵکی بەردەوام خەریکی ئیحسان و چاکەبە خوا ئەمە لە یەک ئاەتا کۆ ئەکاتەوە إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون يعني مع الله بالتقوى ومع الناس بالإحسان أما شر كراوي
دینی ئیسلامە پەیوەندیەکی ستونی بینی خۆمان و خوا پەیوەندێکی ئاسۆیی بینی خۆمان و خەڵکی ئەگەر تەقوا و ئیحسانمان هەبێ یعنی دینمان لە خۆمانە جێبەجێ کردووە با بڵێن تەقواکە بۆ نوێژ و ڕۆژ و ئیحسانەکەش بۆ کایەکانی ژیان بۆ کەسابەت و هەوڵ و تێکۆشان و پەیوەندی لەگەڵ هەموو مرۆڤەکان. زۆر باشە دکتۆر کاک ناسری سوبحانیە خوا بەڕەحمەت دوێ فەرمێ پێغەمبەران بەگشتی و پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم دەفەرمێ من وەکو ئێوە وام ئەخۆم ئەچمە بازار نەخۆشەکەەوە مناڵم ئەمرێ بریندارەکرێم یعنی گەردێک فریودان و وەکو ئەڵێ پەردەی لە بەردەم خۆی و خەڵکا دروست ناکرد بۆیە زۆر جار ئەڵێ سەنگەری پێغەمبەران چۆڵە بەڵام لە بەرامبەرە ئەڵێ کۆمەڵێ خەڵگەن بە ناوی شێخ و یا بە ناوی کۆمەڵێشتی ترەوە لەبەرەوەی کە هەمیشە چاوبەست دەکەن هەمیشە بۆ نمونە درۆەکەن بۆ منە شێخێک دەڵێ من دەستگری تۆ دەستگرم بەرەو خوا واستەی نێوان تۆ و خوام ینی بۆ منە شفات ئەدەم مناڵ دەدەم بەرەکەت و ئەمەم هەیە لە کاتێکا پێغەمبەران کە نزیکترین چیل بوون لە خواوە ئەمانەشیان نەبووەم بانگەشەیە ئێستاش کاتێ شتێک بڵاو بۆتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کە نازانم کۆمەڵی ئافرەتی زۆر دوای ڕێکخراوێک کەوتون بە ناوی وەرزشی ڕوحی و ئەمە پێدوانیە بێوەزیفەیی و بێ ئامانجی و بێ پەیامدارەتی مرۆڤەکانە کەوای کردو بکەوێتە هەموو بازنە و هەموو داوێکی خەڵکەوە ئەمە خۆونکردنە بە دوای خۆیانە ئەگەر ڕنجارە لەوێ خۆیان دۆزیوەتە بەس ئەوە دواوێستگە نییە دەریشەکەوێت کە لەوێ هێشتا هەرونن لەوێ هێشتا هەرونن ئینسان هەمیشە بە دوای باشترا ئەگەڕێ چکە بێ لە شوێنکە ڕوح ئارام بێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب بەس یەکشتر هەیە ئەوش بیزانین مرۆڤ کێشەی لەوایە لە باتیەوەی حەق بکا بە سەنتەر بۆ هەڵسەنگاندن و پێوانەکردن و کێشانەکردنی ئەوەی کە ئێوێ وەریگرێ مەسلحەت و بەرژەوەندی ئەکا بە سەنتەر با نمونەیەکی سیاسی بێنمەوە بۆ تێگەشتن لەمە ئەمڕۆ خەڵکی وڵاتی ئێمە گرفتاری دەستی قەیرانە دروستکراوەکانی دەسەڵاتە یەکێک لە قەیرانەکان قەیرانی موچەیە ئێستا کەسێ بێت ئێستا شاشەی تەلەڤیزیۆن قسە بکە ئەگەر بە درۆ بڵێ بە خەڵکی لەم ماوەی داهاتوویەکی نزیکە چارەسەری کێشەی موچە ئەکرێ موچە پاشەکەوتە کراوەکانتان بۆ ئەگەڕێتەوە و هەموو مانگە لە کاتی خۆیان موچە وەرەگرن ئەمە درۆیە بەڵام خەڵک پێی خۆشە بۆ چونکە بەرژەوەندی تەحکومەکە خۆگەرێکێکیش بڵێ کاکە ئەم حکومەتە من بیان ناسم هیچیان نییە حکومەتی عێراق و بەغاش ئیفلاسی کردووە پارەیەک نییە بیدەنەوە موچەخۆر ئەمە ڕاستە بەڵام خەڵک پێ ناخۆشە بۆ چونکە سەنتەر حەق نییە سەنتەر مەسلحەت و بەرژەوەندیە کاتێک کە بەرژەوەندی سەنتەر بوو ئیتر ئابە و شێوەیە خەڵک ئەو دەقە ئاینیەش کە لە بەردەسیایەتی لە بەرژەوەندی نەبێ قبوڵی ناکە بۆیە گەڕانەوە بۆ ئەم تێگەیشتنە بۆ ئەم ڕاستیە بۆ ڕۆڵی مرۆڤ لە ژیانە چ پەیامێکە هەیە بێ ئەدایکە لەو جەدەلە و لەو تەنگژەیە ڕزگارمانەکە پێغەمبەران وەکو بەڕێزت فەرموود ڕاست و ڕوون مامەڵەیان لەگەڵ خەڵکیان کردووە بە دوو ئاراستە پێغەمبەری ئێمە ئیشی کردووە لەسەر خەڵک صلی الله عليه وسلم بە دوو ئاراستە یەکەمیان بە ئاراستەی تەصحیح دووەمیان بە ئاراستەی تەئسیس یعنی چ تەصحیح یعنی ڕاستکردنەوە بۆ شتانێک کە هەن ممارەسە ئەکرێن بەڵام بەهەڵە خۆ پێغەمبەری خوا هات عیبادەت هەبوو خەڵک عیبادەتی ئەکرد بەڵام بەهەڵە عیبادەتی ئەکرد پێغەمبەری خوا تەصحیحی کرد لە باتی ئەمانە بپەرستن خوای خالقی گەردون بپەرستن شتێک کە نەبوو تەئسیسی کرد عەدالەت نەبوو مافی مرۆڤ نەبوو کەرامەت نەبوو ڕەحم نەبوو بەزەیی و ئەوانە نەبوون خۆشەویستی نەبوو نەمابوو پێغەمبەری خوا ئەمانەی تەئسیس کرد بۆ چونکە ژیانێکی شەرەفمەندانە هەم عیبادەتێکی دروستی پێویستە هەم لە لایەکەی تریشەوە چاندنی ئەم بەها بەرز و باڵایانەشی پێویستە کە بریتی لە عەدالەت و لە ئەخلاقی بەرز و لە مافی مرۆڤ و لە ڕێزی مرۆڤ و خۆشەویستی و برایەتی و ڕەحم و سۆز و بەزەی هەموو شتانە نەبوون پێغەمبەری خوا دروستی کردن کەواتە لەسەر ئاسی تاکە کەس ئەمڕۆ بەچی منەتوانم هەنگایە بە ژیانی خۆم بنێم ئیسفادە لەم بەرنامەیە بکەم بەوەی کە تۆزێ ژیانم بەرەو پێشەوە بڕوە بەوەی کە سەیری خۆت کە ژیانێکی شەرەفمەندانە چی پێویستە بزانە هەتە یانیتە ئەگەر نیتە دروستیکە ئەگەر هەتە بزانە ڕاستە یا ناڕاستە ئەگەر ڕاستە دەست پێوە بگرە ئەگەر ناڕاستە ڕاستی بکەرەوە کەواتە پرۆسەی تەئسیس و تەصحیح هەتا قیامەت بەردەوامە ئێمە ئەبێ بەردەوام بین لە دروستکردنی شتانێک کە پێویستمان پێێتی و بەردەوامی لە ڕاستکردنەوەی شتانێک کە ئەیکەین بەڵام بەهەڵە ممارەسەیانەکە ویستمەوەش بپرسم کە جەناب دەفەرمووی تا قیامەت بەردەوامە ئەرک و وەزیفەی مرۆڤ تاکەی و تاکێ بێ بەردەوام بێ ئەوەی کە
خوا جل جلاله فن وعبد ربك حتى يأتيك اليقين و پێغەمبەری خوش صلى الله عليه وسلم دەفەرمێ کە ئەگەر قیامەت بەرپا بوو تۆ سەرقاڵی چاندنی نەمامێک واتەمە ئومێد بەخشین و ناومێد نەکردنی خەڵکە یان بۆ ئامانجداری و پەیامداریە مرۆڤ تاکەی پێویستە لە وەزیفە و ئەرکی خۆی بەردەوام بێ و سارد نەبێتەوە و بێ ئاگا و ناهۆشیار نەبێ بەڵام ئەگە بە کورتەوەڵام بێتەوە چکە کاتی بەرنامەکەم یەکێ لە ئەرکە سەرکیەکانی مرۆڤ لە ژیانە بریتێ لە پەروەردە خزمەتکردن بە جەستە و ڕۆح ینی پەروەردەکردنی خۆت پەروەردە پرۆسەیەکە درێژخایەنە هێواشە کەم کەم وە کەم بەرهەمیشەیە بەتەمانین بە شەو ڕۆژە پێ بگرین لە پڕێ کەس نایە بە کوڕێ پەروەردە درێژخایەنە بە ئەندازەی هەموو تەمەنی ئینسان تەمەنی پێویستە ئینسان لە هەموو تەمەنێکا پێویستی پێێتی ئەمە یەک دوو هێواشش حرەکەتەکە کەم 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 ئەڕوا باشە سێمیشیان چاوەڕێ نەبین بەرهەمی زۆر بابەدەستەوە مادەم حرەکەتەکە هێواشە بەرهەمەکە شرکەمە بەڵام هەیەی لەبەرەوە وەعبود ربك حتى يأتيك اليقين لەسەر ئاسی تاکە کەس یەقینی هەر کەسێ مردنێتی یەقینی هەر کەس مردنێتی یعنی هەتا مردن ئێمە ناوەستین لە کۆششکردن بەردەوامین لەسەر ئاستی گروپ و ڕێکخرا و کۆی جوڵوەکانی مرۆڤایەتی تا ئەو ڕۆژەی خۆر لە خۆر ئاواوە هەڵدێ ئێمە لە هەوڵدان بۆ دروستکردنی ژیان بۆ ئاوادانکردنەوەی سەرزەوی بۆ بنیاتنانی حەزارەت و شارستانیەت ناوەستین بەم تێگەیشتنە کە من ئێڵێم وەک چۆن بانگ ئەڵێ نوێژەکەین ئاەتێکمان جێبەجێ کردووە نەمامێک ئەنێژین ئاەتێکمان جێبەجێ کردووە کچەکەمانەین بە شوو ئاەتێکمان جێبەجێ کردووە ژنێک بۆ کوڕەکەمانەهین ئاەتێکمان جێبەجێ کردووە سەلام لە مسلمانێکەکەین ئاەتێکمان جێبەجێ کردووە ژینگە ئەپارێزین ئاەتێکمان جێبەجێ کردووە هەموو شتەکانی گردوون بەم شێوەیە خوا فەرمووی ئێمە مرۆڤمان بۆ عیبادەت دروست کردووە عیبادەت و عەبدایەتیش ینی هەموو جوڵەیەکی باش عەبدایەتیە نەک نوێژ و ڕۆژ و بەتەنیا ڕاستە هەموو جوڵەیەکی باش خزمەت بە ژیان و بە مرۆڤ بکە بەندایەتی و عیبادەتە بە یەک مەرجی پاڵنەرێک کە ئیمان پاڵنەری کردەوەکان بێ ئەگەر ئیمان پاڵنەر نەبێ بۆ دنیا باشی کردەوە بەڵام ڕەنگە بۆ قیامەتی سوودی نەبێ دکتۆریان زۆر سپاس دەکەم پاداشتی بەخێرداتەوە دەستان خۆش زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر تەها زەڵمی دکتۆرا لە تەفسیر و زانستەکانی قورئان پێکەوە قسەمان لەسەر ئەرک و وەزیفە و ڕۆڵی مرۆڤ کرد لە ژیان تا بە ڕووسوری بگەڕێتەوە لای خوا بەڵێ خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەمان و تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان